لە کۆتە یاریەکانی هەفتەی سێزدەی خولی نایبی کوردستان و لە شارۆچکەی پیرمام ئارەڕاد لە یاریگای خۆی میوانداری زاخۆی کرد. دوای تێپەڕبوونی کەمتر لە 2 خولێک عەلی عەزیزتوانی ئارەڕاد بە گۆڵێک پێش بخات. ئارەڕاد گۆڵی دومیشی زیاد کرد بەڵام ناوبژوان ڕەتی کردەوە. ئارەڕاتی خاوەن ماڵ لە یاریەکە باشتر دەردەکەوت و لە چەند بۆنەیەک نزیک بوو لە زیادکردنی جیاوازیەکە. هیدایەت سەجاد زۆر نزیک بوو لەوەی گۆڵی دوم بۆ ئارەڕاد تۆمار بکات بەڵام تۆپ چوارچێوەی گۆڵی نەگرت. لە نیوەی دوم جارێکی دیکە ئارەڕاد باشتر و مەترسیدارتر دەردەکەوت. جێگر عەزیز تۆپەکەی تەنیشتونی گرت و چووە دەرەوە ئەگەر نا گۆڵی دوم بوو. عەلی براشی تۆپەکەی ستون گێڕایەوە کاتێک بە شوتێکی موشەگاسە ئاراستەی گۆڵی زاخۆی کرد. لەم دەرفەتە زاخۆ نزیک بوو لە یەکسانکردنەوەی ئەنجامەکە بەڵام غەفوری گۆڵپارێز دووری خستەوە. سەفین عەبدولخاڵقیش لەم هێرشە تۆپەکەی بەسەر گۆڵپارێزی زاخۆ ئاوا کرد لەسەر هێڵی گۆڵ بە یارزەکی دووری خستەوە. یاریەکە بە تاکە گۆڵێکی بێبەرامبەر لە بەرژەوەندی ئارەڕاد بە کۆتا هات. بەڕاستی سەبارەت بە یاریەکە ئەتوانم بڵێم یاریەکی تا ڕادەی برین تونند و تیژ بوو. دەستخۆشی لە یاریزانەکان دەکەم تا دوا خولەکان دەجەنگان بۆ سەرکەوتنی و سوپاس بۆ خوش کە توانیمان سێخال یاریەکە بەدەست بین و پارێزگاریش لە گۆڵەکەی خۆمان بکەین. ئەوەی گۆڵە ئەول بشەکی فەریقۆمە خاربەتەوە بدایەتەوە لعبێ دەقۆ دوێ بی سێ بی مە گۆڵ خۆر فەریقۆمە بشەک خاربەتەوە نەب تەرکیزی و ساڵ هاتن ساعدە بەس بشی گۆڵ المەهاتی فەریقۆمە گەلە بۆژبی و مەدەلی بێت گەلە يعني سهل ما بيش كرن يعني ام محتاج بشكل تركيز ان حتى ايش فريقه ببين فريقه ما لعبت كذا والنتيجه نباش ادبيجم بو مرحله دو فريقه ما دقال لو شيء بدن ما ياريزانه شباب هين تقريبا نزيك 12 لعبه ما يسر خصين فريقي ما شباب وفريقي ما محتاج خبره ولعبه خبره دين خدي حسكت مرحله دو محتاج سي ياريزان حتى 4 ياريزان قۆناغدوێ ئینشاڵە دەگەلە فەریقۆمە دەچێ بێتن خودی حەسکرد. بەم شێوەیە ئارەڕاد بووە خاوەنی 17 خاڵ و هەڵکشایەخانەی شەشەمی ڕیزبەندی یانەی زاخۆش بە 12 خاڵ لە پلەی 12م دەبیندرێت. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پەیام پیرمام.